ئەندازیارێکی میسری پێچەوانی ئەو قسەی کە پێی وایە هەر کەسە و کاری خۆی بکات وازی لە کارەکەی خۆی هێناوە و پۆشاکێکی سپی پزیشکەکانی لەبەر کردووە و خەریکەوە بەرهێنان لە ژەهری دوو پشکدا دەکات. لە ناوچەیەکی بیابانی پارێزگای وادی جەدید و بە دووری 800 کیلۆمەتر لە باشووری خۆراوای قاهیرەی پایتەخت، ئەحمەد ئەبوو سعود کە بە کراسێکی سپی پزیشکەکانەوە لەسەر کورسیەک دانیشتووە و بە موکێشێک و لە ڕێی لێدانی تەزووی کارەباوە ژەهری دوو پشکەکان دەردێنێت و دواتر بۆ دەرەوەی میسر هەناردەیان دەکات. ئەحمەد ئەبوو سعود ئەندازیاری میکانیکی ئۆتۆمبیلە. ماوەی 18 ساڵ لە بواری نەوتدا کاری کردووە تا دوجار لە ساڵی 2018دا بڕیاریدا لەسەر ئەم کارەی ئێستایکەوە بەرهێنانە لە ژەهری دوو پشکدا ستار بگرێت. لە پارێزگای وادی جەدید 4 یا 5 جۆری دوو پشک هەیە. بربڵاوترینیان جۆرێکە کە لۆریاسی پێدەوترێت و ژەهری ئەم جۆرە 45 ڕەگەز لە خۆی دەگرێت. بە پێی قسەی ئەبوو سعود هەر گرامێک لە ژەهری دوو پشکی لۆریاس 6500 بۆ 7500 دۆلار دەکات. بەڵام کارەکە بەو سانایە نییە چونکە یەک دوو پشک تەنها 9 میلیگرام ژەهری تێدایە. واتە بۆ 1 گرام ژەهر دەبێت 3 بۆ 4000 دوو پشک بگوشیت. ئەو ناوەندەی ئەبوو سعود و عەلا سەبع بە هاوبەشی 320,000 دۆلار سەرمایان تێدا خستووەتە کار بە شانشینی دوو پشکەکانی میسر ناسراوە و تا ئێستا 20,000 دوو پشکی تێدا کۆکراوەتەوە. بەشێک لە نێو کارگەکە و بەشەکەی دیکەی لا کێڵگەکەدایە، بەڵام وەک عەلا سەبع دەڵێ پرۆژەکە دەتوانێت 80,000 دوو پشک لەخۆ بگرێت. بە پێی قسەی ئەندامێکی ژووری پیشەسازی دەرمان لە میسر، ژەهری دوو پشک و مار لە دەرهێنانی دژەتەندا بەکاردێنرێت. بەڵام تا ئێستا هیچ دەرمانێک نییە لە دروستکردنیدا ڕاستەوخۆ پشت بەو ژەهرانە ببەستێت. لەو خانۆ بچووکە دوونهۆمیەدا لەگەڵ ئەبوو سعوددا پزیشکێکی دەرمانساز و پزیشکێکی ئاژەڵانیش کار دەکەن. جگە لەوەش لە هەر گوندێکی نزیک بە ناوچەکە 2 یان 3 کەسیان هەڵبژاردووە و ڕاهێنانیان لەسەر ڕاوکردنی دوو پشک پێکردوون و بۆ ئەو مەبەستە شکەلوپەلی خۆپارێزی تایبەتیان پێداون. نەهلا عەبدولحەمید پزیشکە دەرمانسازەکەیە کە لەگەڵ ئەبوو سعود کار دەکات. ئەو دەڵێ دوای دەرهێنانی ژەهرەکە هەردوو پشکێک 20 بۆ 30 ڕۆژی دیکەی پێویستە تا جارێکی دیکە بە بەرزترین کوالەتی ژەهری نوێی لێ دەربێنرێتەوە. بە پێی قسەی نەهلەی 25 ساڵ هەرچەندە دوو پشک دەتوانێت لە هاویندا 15 ڕۆژ بەبێ خواردن بژی، بەڵام ئەوان بۆ ئەوەی دوو پشکەکان ژەهرێکی زیاتر بدەن خۆراک و پرۆتینیان پێدەدەن. ئەحمەد ئەبوو سعود و عەلا سەبع لە خانوویەکی 200 مەتریەوە چاویان لەوەیە بۆ داهات و شانشینی دوو پشکەکان بکەنە گەورەترین ناوەندی بەرەمێنانی ژەهری دوو پشک لە سەر ئاستی میسر و خۆرهەڵاتی ناوەڕاست و ڕەوانەی ئەوروپا و ئەمریکای بکەن.